بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. ريزو صلوات طيبات جبيري استوديو باشيفي ما بوهن هر جهة الليبن وهين نوحي ورمضان بيروز دانا وهين بروجي بينا أبرو كواكي هر نوضا روجة درباز خود حاسك الصبح يجي إن شاء الله خود تماني بتا وصحة بتا وصبح يجي بروجي بنو باشي إن شاء الله بيستهين دي أف شباب صحتك باش إن شاء الله دخون أم جدي باشي با بيستي بوها بيشكشكين بابت جدا ما أفشل مشغولي من زور مشغول أفرك لكاتي سنابك أنت شعبان مشغول بو. السلام عليكم ورحمة الله وبركاته. هیوادارم که ئێستا لە هەر شوێنێکن ئەگەر خۆ ئامادەکردنێکتان هەیە بۆ پاشیب لە خانمانیشەوە باسەکەم سەرەتا کە ئێستا مەشغوڵی ئامادەکردنی پاشی بن وردەتر هەندێکیان هەیە هەڵەستە لە خەو و خەریکی خواردنە بێ هەندێکیان هەیە ماڵەوە حەزیان لە برنجی تازەیە حەزیان لە خواردنی تازەیە بۆیان لێ ئەنە یاخوا لەشتان ساغ بێت یا ڕەبی تەمەند درێژ هەمی خوانم پاشی بێچێتکن ئێک ناوت بەس من ڕاستەکە بەس منم کە پاشی دروست ناکەم لەو خێرە بێ بەشە بن بەڵام ئینشاءالله ڕێی دوعاکانی ئەوەیە لە ڕێی دوعاکانی بینەران و بیسەران ئێستا هیوادارین کە ئەم بەرنامەیان بکاتەوە جێگەی ئەوە ببێتە جێگەی خێر و بەرەکەت بۆمان و ئەم شەویش پاشیوی ویستەم وەک هاوکارم ژبان باسی کرد بە یەکەوە بین ئینشاءالله ئەم دەشەوەی کۆتاییش کە ماوە پڕ لە خێر و بەرەکەت بێت و مانگێکی پیرۆز بەڕێ بکەین من قەت نەگوتیە ئەڤرو بەرنامەکێ جدایە بەس ئەڤرو ئەس منەوێت جدۆهیات ناوبینەوە میهوانەدا بکەم بەس ڕاستی ئەڤروکەمە بەرنامەکێ جدایە هەیە تەوەرە ئێکێ تەوەرەکی گەلێکی هەستی وەرە ئەم هەمی کەوینێت تەوەرێ دوێژی خۆ بگرن حتا سەعاتە دوێ هیچ مەڵێ ناوێ خودی دا بەرنامەی ناینڵێ ڕابیکەین بە لەو کاتەیە کە ئەبێت ئازۆرجاڵن سورپرایز بە سورپرایز بۆتان ئەم شەو بەڵام بابەتەکەشمان بابەتێکی گرنگە ئەم شەو کە ئینشاءالله هەمومان بە دوور بین لێ هەم ئەو کەسێک کە ئەو کارە ئەکات و هەم کارەکەش زۆر قێزەونە لەناو بەرنامەکە باسی هذه گرمه حتی اگر گرمیش دا به تایبەتیژی کارکرد پێتویانە بەردەوام خواردن و خواردنە هەیە لێت هەیڤە ڕەمەزانێدا مرۆڤ خۆ دیری هەر تشتێکیت کرد کارکرد ژوەکی هەر مرۆڤێکی ئاسایی تایبەتیژی ئەس بەحسا هەیڤە ڕەمەزانێ بکەم و نوکەژی ئەم هەیڤە ڕەمەزانە پیرۆزینە ئەگەر ئەفکارێت مەتگەلمەت بەردەوام مزانی کادێ بابەتێ ما بەحسی چی کرد نزانم باشمەوە ئەو ژوەکی تەت مەشغوڵن نه زەمات ئەگەر لێ بڕۆین ئەو بابەتە بڕۆین ئەی سەحەت خۆش الروجي بونه دا طيبتيجي هيوا رمضان دا كريكار و بيشاور طيبتيجي ينافشوا بيشاسازي كان بيجني الصناعه ترمبيلا صناعي طيبتيجي بجاري از بحثي اكريبكم الدنا ديار كرنكو او نشين كار كرنا خو السر برسيبون وتهنيبون الرابقرن لا او طيبتيجي هيوا رمضان بيروز دا هم بروجي جدبن هم دلي او كاسيت كو ترمبيلاتونا جيت تكشن نايشينن او كار خو جيت بروجي جينا روجيا وانا بيتشا كيشاما بزحمة رابزوني كا آكريب طيبتيجي الصناعي روجي قرشا روجيا در وسط با وين لپشتی ودانا هر سلاوک خویان نویجه براستیان او دوید وبگری تفسر کار خواه یه هر روژه ولید وستای ادناوا نافچه ها پیش سازیا درون بیلاندال لآکریو که اگرچه او یه پروژیه لی اوهانیت پیشیاوی دا نبوی آستانگیک مزن حیاکو دستاش کار خواه بردد امتين هسه شلوخو امت كاينو شوليش قالكم زحمه رمضان راستي بتمر باقي بجنب بيت هسه شلوخو خلك كيش مشتري خوي هي تين شلوخو كاين سبيدتين ساعات هشتين دجرنا هيتين تين نفس شلوخو تقريبا هيفاريبا دهنبر وی کار خوی روزانه دا وکه که اف خودان کار دن دیار کرن که اگرچه دنوازکک برسیدا کار کنوانا یا ماندی بونه لی او نچارن که گوه خوانه دن تاوی ریگری و آستانگیان شوله ما وكيتش شولونية يعني دبيت ام هر بهن بر مشتريو يودوش يعني رمضان او زحمة او يعني مروف مجبورة جاكا مجبور نبيد المروف نوية تشوله ما ويونا
و دوێش عولەمەک یعنی ئەکو تەلەفۆنێ بکاتن مشتریە مرۆڤێ لەوە دێ تەلەفۆنە مرۆڤ بکات کو اگرچه کارکردناوان پیشوران همی بریکا دستانه و یاب ماندی بونه لیوک او دن دیار کرن کو چه کارت پیشوانا داد به ماندی بون نابنو او نشین کو خوش وی کاری دیر بیخن ئەمە شوڕە مادی بوو ناخۆدوێتە ڕەمەزان مرۆڤی بڕۆژی تێنی برسی بەسە بێت زەوی خۆش هەفساڵە ڕەمەزانێ دنیا فێنکە گەرم نییە ئەمە کە هەرە الحەمدوللا من بەری دەوی هەنا چوتە شوڕا خەرچی پڕێوات بین باشە الحەمدوللا گەلەکە خۆشە تەعاملە خەرچیش گەلەکە باشە خەرچی پشی فرێ لە ڕەمەزانێ ینی زیاتری هایڤێدی حیا کو بری دستی رش نبید تا ما دوی خوش نبید اف گوتن هنیت هم بروان پیشوران دا یا بوی مرکه کو دوید اول سر بچنو گوی خانه دن تاوی آستنگیان حیا کو بشه نان خواه دباره بپرزگریک پیدا بکن آری حسین کردستان 24 آکره راستیش بلی کار کرد اوت تایبتیش نافچا پیشسازی هر جایی یعنی صناعه شورت من خود معینه وانا بود شولک و کاری که زحمته خود معینه وانا جیبت اوت توشی صناعه جید بن تایبتیش تهی رمضان پیروز خود نکت توشی لیک دانه که دعمه که بیانجی سارتا تک چه تورمبلاتا چه تک چه توی پروژی و وی گرمی برف پیشسازی صناعه چی گله نخوش خۆی وەک باسی شەکرد هەموو جۆرە کارەکان سەختی خۆی هەیە جا ئەو کاتانی کە بە ڕۆژوە بێ ئەوە سەختێکی دوو هیندا ئەبێت دەڵێن ڕەمەزان خۆشە بەڵام ئەگەر بیتە سەر حەقیقەتەکەی وانە بەڕاستیەکەی چونکە ڕەمەزان بۆ ئەو خۆشە کە تۆ چاکە کۆ ئەەکەیتەوە چۆ دەڵێت خەزینەی چاکە ئەەکەی بۆ دنیا بەڵام وەکو ڕاستیەکەی سەختە ماندووبوونە تۆ هەم کار دەکەی هەم برسیتە هەم تینوتە هەم لە ڕووی دەرونیەوە هیلاکی ماندووی و هیچ کاتێکیش بۆ گەیشتن بە بەهەشت تەسەڕ ناکەمەوە شتەکان ئاسان بێت گەیشتن بە بەهەشت هەمیشە کەمێک پێویستی الله غالیه خو پێویستی بە سەختیە بۆیە دەبێ بڵێن ئاگەر ڕەمەزان سەخت بووی ئینشاڵڵا خوا وەک ژبانەتی خوا معینی ئێمە بێ و ئەوانش بکە کارەکەن و ئەوانش کە کاریانەکەێتە ئەو شوێنانە ئەم دەست تەوەرەیەکی بکەین و تەوەری ئاینی و ئیسلامی بەڵێ تەوەرەکە زەحمەت کێمێشمە هەبن تایبەتیش ناف کۆمەڵگەهێدا توش نەببن لێ توشبینی جدایە گوناهاوانژی جدایە تایبەتیژی ئەم باسی بابەتی ئەڤروکەپین ئەوژی درەوکردن و بوختان کۆتە بوختانێ بناوەیەکی بکی درۆ هەفکوارێ من نالیل کۆنتڕۆلیت بژت من درەو نەگرینە ئەس بژم هەموو ئەڤە بخوژی تقریبا درەوە بجا خود حەز کرد بۆ ئەف شەوە میوانێ مە مامۆستایەکی ئاینیە زیرەتر ئەم دێ بەحسێ گونەها درێ بکەین کۆ کەنگی گونەهەکە مازنە کەنگیژی ئستیغفاڕۆژی ئەو تێتە غەفڕاندن مامۆستا حەسەن قادیانی مامۆستای ئاینی ئەف شەوە گەلمەدە مامۆستا تو گەلە بخێڕەتی خود ڕۆژی نوێژ تاعات قبیل کردنیش ئەمین ئەزبین ئینشاءالله درەو دەست پێ بکەن دەست پێ بکەین بۆی کە کارێکە کە زۆر ئەنجامی ئەدەین قسەکردنە ئێمە مرۆڤ لەواچێت دابنیشی دەست ئەوەنە نەجوڵێنی قاچ ئەوەنە نەجوڵێنی لەوەچێ کارێ بکەی پێویست نکات ئەندامەکانی لاشە ئەوەندە بجوڵێنی بەڵام زمان کە لە خەو هەڵدەستی دەکەوێتە جوڵەکردن هەتاوەکو دەخەوی جا مەترسەکەی لەوێ ئەو زمانە هەندێک جار هەندێ وشەی پێ ئەوترێت کە لە ڕاستیەوە دوورە هەندێک جار بە مەبەست ئەوترێت هەندێک جار بێ مەبەست ئەوترێت جا لەگەڵ ئەوەشا بوختانیشی پێ ئەکرێت بۆیە خوا بمان پارێزێ بەڵام با بزانی درۆکردن و بوختانکردن لە ناو ئیسلامدا بە تایبەتی لە ڕووی قورئان و سنەت و وتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن باسی لێ کراوە بسم الله الرحمن الرحیم بنای خۆی گەورە میهرەبان سڵاو لە ئێوە و سڵاو لە تەواوی بینەران ئومێدەوارین خۆی گەورە نوێژ و تاعاتی هەموو لایەکی قبول بکە لە مانجی ڕەمەزانی پیرۆز بێگومان درۆ یەکێکە لەو خوو ئاکارە نەگریس و ناڕێکانەی کە دەتوانین بڵێین سەبەبی یعنی سەرچاوەی زۆربەی زۆری هەرە تاوانەکانە کابرا هاتوتە لای پێغەمبەری خوا وتی یا ڕەسوڵ الله چ گوناهێک لە هەموو گوناهێک گەورەترە پێ فەرمووی درۆکردن بۆ چونکە ئەگەر تۆ درۆت کرد زۆرشتی تر دەکەی یان لە پەنای درۆ بابەتەکەی ئێوە ینی داونیشانەکە درۆ بوختانە بوختانیش بەشێکە لە درۆ ینی کە تۆ بوختان بۆ کەسێک دروستەکەی کە دواتر دێنە سەریە بێ باسی ئەو مۆزوعش بکەین
یعنی چ دەکەیان درۆ دەکەی کابرا شتێکی سیفەتێکی دەدانی ئەتو بۆی هەڵەبەستی اینجا مەسەلەی درۆکردن هەم تەواوی دینە سەماویەکان بما فيهم ئاین ئیسلامی پیرۆز قورئانی پیرۆز پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر بۆەوە هات مجتەمەعێک ڕابین لەسەر ڕاستگۆیی لەسەر دڵپاشی لەسەر دەمپاشی و زمان پاشی ئەگەر ئینسان ئەگەر هەند خەڵکانێک هەن ئەگەر ناتوانن باشە برێن چاکە برێن درۆ نەکەن على حد أقل خۆیان کردکەن من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت حد أقل أبي خۆی کردکە بۆ ئەوەی نەکەوێتە ئەو گوناه و تاوانە گەورەی کە درۆکردنە بەڕاستی باشە مامۆستا ئەگەر پێغەمبەری سەڵاو سەر بن گوتی مازنترین گوناه درەوە یعنی درەو نابێتە بەش یانژی ئەم بێژین درەوە هەیە بچیکە درەوە هەیە مەسلحەتیە درەوە هەی مرۆڤێت بتە هیلاکێ و کوشتن سەر چێت بێت درۆ ئەمنەوەی بەزەنابتم گوت کابراایەک هاتە لای پێغەمبەری خوا وتی یا رسول الله مسلمان زینا دەکا گوتی جاروێت توش دەبێ تۆ بەدەکا و شتی خۆی وەرەگری ئەمە واردە مثلا مسلمان حرام دەخوا گوتی ئازاروی هەیە مسلمانە تووشی حرام دەبێ گوتی مسلمان درۆکا گوتی مسلمان درۆ ناکە مسلمان درۆ ناکە بەڵام چ درۆیەک ئەوەی تو دەری ئەمە دەڵێن یعنی زانایان و لە حەدیثی پێغەمبەریش هاتووە صلی الله عليه وسلم هەندێک درۆهان درۆی سپین و بۆ مەسلحەت و بەرژەوەندی بەکاردێن ئەمانە ڕێگە پێدراون لە چوارچێوەی شەرعی خۆیان مەسەڵەن بۆ نمونە کەسێک سڵح دەکات لە نێوان دوو کەس دوو ئینسان بۆ نمونە بۆ کابرای دەرەی فلانکە جنێژی پێدەیە تو دەری وڵات پێی گوت خۆشم دەوێ ئەوە درۆیەکت کرد بەڵام درۆیەکە لە پێناو چییە لە پێناوی و دەستکەوتێکی مەزنتر و گەورەترە کە سڵح ئاشتەوایە لە نێوان دوو کەس ئەو لەو کاتەوە درۆزن نایەتە دەرەوە ئەو کەسانە درۆزن ئەو هەڕەشانەی کە لە درۆزن کراون ئەو کەسانن کەوا لە پەنەی درۆیەکانیان دەستکەوتێک وەدەستێنن مەسلحەتێک و بەرژەوەندێکیان دەپارێزن بەهۆی درۆیەکەوە هەروەکو ئێستا مەسەڵ ئێستا دەبینی خەڵکەیە درۆی ئێستاش لەگەڵ درۆی پێشان زۆر جیاوازی هەیە پێشتر کابرایەک دادەنیشت لەسەر کانی پیاوان بۆ نمونە لە گوندانیان لە کانی ژنان لەگەڕێزم بۆ خاتون دادەنیشتن درۆیشی دەکرد دوسێ ئافرەت و دوسێ پیاو دەیاندی دوایە بەڵام ئێستا کابرای تەماشاکەی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە فەیسبووکی لە پەیجی خۆیان پەیجێکی خستاختەی داناوە درۆیەکی دەکات دەرێ فلان کەس وای گوت فلان کەس مرد فلان کەس ئەوی شەی کردووە لە کاتێکدا ئەو کەسێ ئەو ناوی دینی بەریە هیچ ئاگای لە عین خەبەری پێ نییە درۆیەکی پێ دەکات لە یەک لەحزەدا 10,000 کەس ئەو درۆیەوی دەبیسی بۆیە ئێستا درۆکردن ئەگەر زمانی خۆی و زمانی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەگەر جارێک تاوان و جارێک کارەسات بێ ئەوە ئێستا هەزاران جار کارەسات و تاوانی گەورەیە لۆ چونکە درۆی ئێستا ئەبێ بە سەدەقەیەکی سەیئە یعنی خەڵک هەیە خۆی مردیە بەڵام درۆیەکەی تلا ئێستا لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان ماوەتەوە هەر بۆتە سونەتێکی سەیئە لە بۆی منبعێک و سەرچاوەیەکی خراپەکاری دامیشە لە ڕێگای ئەو درێوی خراپە لە بۆ قەبرەکەشی دەچن بۆیە ئەبێ ئێستا خەڵک ئەمە باسی بوختانیش دەگەین یعنی ئەو بوختانات و ئەو درویانەی ئێستا لەڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکرێت لە بۆ کەسایەتیەکان دەکرێت لە بۆ ئەحزاب جاروەیە دەکرێت لە بۆ شخصیاتەکان دەکرێت لە بۆ بنەماڵە و لە بۆ مثلەن عشیرەت و لە بۆ هەمووی پێدا بڕۆ یعنی لەبەر میزاجێکی شخصی ئەو ئینسانە ئەو درێیانە و ئەو بوختانەیە کە ئێستا دەکرێت لە هیچ ڕۆژگارێکی تاریخی ئێمە بیستمانە ئەو شتانە نەبووە بەڕاستی ئەوەی ئێستا دەکرێت فەزاعەت و فەتارەتە خصوصا لە مانجی ڕەمەزانی پیرۆز ئێمە کە مانجی ڕەمەزانی پیرۆز دێ خوای گەورە ئەمرمان پێ دەکات پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم زۆر کەسانە بە ڕۆژوو دەبن كم من صائم حظه من صيامه الجوع والعطش تنها بسيتي وتينيتيان لو دمينيتو بروجيشه لو شو زبان خوينا باريسي پیغمبر خوای گەورە دەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ ئەگەر نوێژ دەکەی نوێژ ئەبێ دوورت خاتەوە لە فەحشا و کاری فاحیشە و کاری منکر جلێ و دان و درۆکردن و بوختان و ئەمانە و کاری فاحیشەن حەجکردن فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج نابێ ئینسان دەمپیس بێ لە حەج بروجبون پیغمبر فرمي اگر ان صابك احد او شاتمك فليقل اني امرئ صائم اگر کسی زنی پیدای قصه داشتنی لگه کردی درو لگه کردی تو بریم بروجیما بو چوکه مانج رمضانی پیروز هم دگوریه ابي انسان لرمضان ده اوس عبادتنا هم كوبولتوا مثلا زكاتي تدا نوجي تدا حد بروجو تدا كتي اوهم عباده جواننا ولا هندكسنا كان زباني خوي بقري
درۆنەکە بوختانەکە حدی ئەقل ڕووپەری ڕۆژنامەکان و ڕووپەری تۆڕە کۆمەڵایەتیەکانمان خاوێن بن دەروونێکی ئارام ببەران بەو بینەرا لە بدەن کە دەیان خوێندنەوە. باشە مامۆستا حەسەن دێنە سەر فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە تێدا باس لە چاو کراوە کە لە چاوکردن کەسێک ئەترسێ لە چاوی پیس خۆ ئەوەش واردە وایە بەڵام هەندێک کەس هەیە لەبەر ئەو چاوە ئەترسێ بۆ نمونە منداڵەکەی لە پۆلی شەشە نمرەیەکی باشی هێناوە دەرەجەیەکی باشی هێناوە یان بۆ نمونە سەروەت و سامانێکی هەیە لە چای خەڵکە ترسێ کە پێی ئەڵێن بە وەڵامێکە داتەوە کە دوورە لە ڕاستیە وەڵامێکی ناڕاستە داتەوە ئەی ئەو درۆیە چۆن حساب بکرێت قورآن ئەو مۆزوعش بان باتەوە بە مۆزوعێکی بابەتێکی تر مثلا ئایا چاوزار و ئەمانە تەسیر و کاریگەریەکەی بەڵام درۆ ئەو ئینسانە ڕاستی ئینسانە تا بکرێت خۆی ڕانەیە ڕادەی دوای لەسەر درۆکردن هەتا بکرێت ئەتوانی بێ وەڵاهی پێت نارێم پێی نەرێ حڕیەتی خۆیەتی شتێکی تایبەت بە خۆیەتی ئەتوانی پێی نەرێ بەس وەڵام من ناتوانم بە کەسێک برێم هەر چەند جار نمرەی هێنا وەڵا ئەتوانی درێک بکەیت لەسەر نمرەکان توار چارێک کسەکەی خۆت بەشودا درۆ بکەیت ئەوە کەوا ژیان من هەموو خەڵک تەوەقوعیە وا تێدەگا کە ئەگەر ڕاستەکەی بە بەرامبەرەکەی گوت بە چاوزار لەلای دەبنە خێر ناتوانێت هیچ کەسێک تەسیر لێ بکە ئەمە وەهمێکە بۆ معلوماتی ئەوەی بڕێت ئەمە تەنها وامێکە خەڵک پێی وایە ئەگەر شتە باشەکانی خۆی لە بۆ خەڵکی بان کرد باز کرد ئیتر خەڵک چاوزاری لێدا و بە چاوی دەبا ئەمە هیچ حقیقەتێکی بۆ نییە ڕاست باس مامۆستا ئەوەی تەماشای کۆمەڵگەی ناڵێم ئیسلامی بەعام بەڵام لە کۆمەڵگەی کوردەواری دروکردن گەلێک زۆر بووە باشە خەتای چییە؟ یعنی ئەگەر بگەڕێنەوە بڵێن خەتای مامۆستایانی ئاینیە چونکە لەسەر مینبەر باسی زینا دەکرێت گوناحی گەورەیە باسی دزی دەکرێت لەوە دوور بن باسی عیلاقات دەکرێت دەبی پێکەوە بن بەڵام کەم باسی دروکردن دەکرێت کە گوناحێکی زۆر گەورەیە لێ لە ناو کۆمەڵگە بڕۆ بازاڕی تازر نەوە درۆکی دەکات لە ناو ماڵێ باوک تەلەفۆنی کوردەکە درۆکی لەگەر دەکات خەتای چێ ئەمە چ بکەین بۆ ئەوەی بگەڕێنەوە باشتر خەلەلەکە حەلکەین باشترین حەل ئەوەیە لە ملی مامۆستایانی ئاینی ڕابکەین هەمومان هەم مەقسەدم ئەوەیە خەتای چییە؟ ئەمە مثلەن بە پێچەوانەوە ئێستا ئەو ڕاستی کە هەشە ڕەنگە بەشێکی مامۆستای ئاینی بی چونکە هەمیشە خەتیبێک و وتاربێژێک نییە لەسەر مینبەر بە خەڵک نەرێت درۆکردن جەریمە و تاوانە خی گەورە کەذاب و درۆزنی خۆش ناوێ لعنەت الله علی الکاذبین الکذاب ملعون دەیان و ئەسەدان ئاەکەی ناکەی کەمتری باس دەکرێت باس دەکرێت بە سزانی ئێمە چییە ئێمە کۆمەلگامان کۆمەلگای ئەو زەمانەی خۆمان بیمافیم کۆمەلگای کوردیش کە بەشێکە لەو کۆمەلگانەی دەوروبەری خۆمان متەئەسیرین بە تەقافی عەرەبی و دەوروبەرەکانمان ڕاستی کۆمەلگایەکی نەخۆشە لەچێ لەوەی کە تا ئێستا نەکەوتۆتە سەرسیکەی ئینسانیەت و ثەقافەت و مرۆڤایەتی و دینداریی جوان و ڕێک و پێک مەسەلەن لە من ئەبێ خەڵک واعی بێ ئەبێ خەڵک مثەقەف بێ وعی گشتی الوعی العام زۆر پێویستە کۆمەلگا لە ئاستێکی باشی ڕۆشنبیریدا بێ ئەو شتانە بە قێزەون و بە ناڕێک سەیر بکە جگە لە گوناحەکو لە تاوانەکەی تۆ ئەگەر مسلمانی درۆکردن بێگومان یەکێکە لە گوناهارە گەورەکان وانە ئەگەر مسلمانی ئینسانیەت ئەبێ واد لێ بکات تۆ ئینسانێکی درۆزن نەبی ڕاستی برێ ئینسان ئێستا مەسەلەن خەڵک بڕۆ خەڵکی ئەوەی جەناب دەرێ خەڵکی مە فێر بووە کاڵا و شتومەکانی خۆی بە درۆ ئەفرۆشی غەش لە زەرەکە سیارەی لێ بکڕا خانی لێ دەکڕی هەر شتێکی لێ دەکڕی ڕاستی لەگە نارێ ڕۆژانە دەبینی لە ڕێگای تەلەڤیزۆنەکانەوە ڕێپۆرتاژ دەکرێت ئەوەی دوێنێ بینیمان شربەتەکانی هەموو شربەت و کاڵایەکان زەم هەلو تەلەڤیزۆنە ئێوە من شتێکم بینی یعنی دەستی بەسەر داگیراوە ساختە دەکرێت لە کۆگاکان شتێکس پارە ماوە بەسەر چووە ساختە دەکرێت و ڕقمی ژمارەی نوێی لێ دەدرێت ئەوە درۆیە گەورەترین تاوانە گەورەترین درۆیە دەهێنی دەرێ وەڵاوایی تەستیرەکە هی ئەمڕۆیە هی سێ ڕۆژ بەجێستەیە کەچی ئەکسپایر بۆ لە شوێنی خۆیدا ئەمە درۆیە ئەمە درۆ بۆچیە بۆ دەسێنانی سامانێکی زیاترە بۆی خۆی دەوڵەمەند بی بە چاوچڕۆکی خۆی لەسەر ئیسابی سەحەت و تەندروستی خەڵکانێکی تر یان مامۆستا نایگەڕێنەوە بۆ ئەوەی کە خەڵک ئێستا لە جاتیەوەی کە بگەڕێکە خودای لێ ڕازی ببێت درۆکە بۆی کە خەڵکی لێ ڕازی بێت ئەمە بۆ نمونە ئەوەی کە باست کرد بۆ ئەوەی کە خەڵک ڕازی بێ بکڕێ وایە بۆ بەرژەوەندی نەفس شخصی جگە لە بەرژەوەندی خۆی ئێمە زۆر جار ئەو ئێستا ئەبینین
هەندێشت ئەوترێت ئەکرێت بۆی کە چواردەروبەر ڕازی بێت ڕاستێکە وان نییە بەڵام لەبێت کە ڕزای خەڵک ئەوەی جەنابەت بە دیوێکی ترتەوە هەندێک خەڵکی تر ئەوانە تەنها بۆ تەماعی خۆیان بۆ چاوچنەوەکی خۆیان ئەو شتانە دەکەن و غەشەکەن و کە ئەمە گەورەترین تاوانە و جەریمەیە و حەرامە تۆ بێی درۆ بکەی لەسەر کاڵایەک کە ئەکسپار بۆ بە کالایشتە دروست بە خەڵکی فرۆشی بەڵام خەڵکانێکیمان هەن درۆ ئەکەن بۆ ڕازیکردنی بەرامبەرەکەی خۆیان کە ئەمەش پێ وڵات تخاف لا حق لو متلائم انسان نبي لا كاتي حق قوتن راسي قوتن لكس بترسي ان الله مع الصادقين خويا يقول لك راس قيان ده تو بو راسي كدني بلان بركه فعلنا وجناب تدري لا سياسه كان ورا دس بك سياسيه يقصدك تصريح ده حزب اوري بسياستك يخوينيا حزب اوري بتصريحك يخويني عفونك باوري لبينا راتشاني زورترين ري خلقه يتر خەڵک مان هەیە بچێ خایە کە دادەنیشی لە ناو کۆمەلگای جاروێ ڕەنگە درۆ بکە بۆ چەسپاندنی چێ بۆ چەسپاندنی هەیمەنە و کەسایەتی خۆی لە ناو کۆمەلگای هەموو چینەکان ئەمە تاوانێکی زۆر گەورەیە حەقیقەتی تۆ چییە حەزمی تۆ چیە واقعی تۆ چیە ئەوێ وا بڕێگەوە نەکرد بەڕاستی یعنی ئەم چین بێژین دەرمانێ دەردێمە نوکە تایبەتیژی وی سەردەمی نەدرەوکردنە ئەف درەوێت هاتیینەکردن ئەمی بەرەوی ئاقلی ببرین و وەز ئەمەیە خراپە یعنی ڕۆژهڵاتە ناوەڕاست وام حتا کوردستانیشی بەحەسکین سەبەب هەندێک و خەڵک درەوە دیالێک و دوتکن سیاستمەدار درەوە دیال خەڵکیت کرد و گشتی هوسایەت دەیک باب درەوە دیال عیالیت کرد والله رأس كل خطيئة يعني ئێستا تەماشا دەکەی پرۆسەی خوێندن بۆ خراپ بووە تابی يعني هەمووی ژیانی ئێمە ئەوەی جەناب دەڵێ بەشێکی هەرە زۆری پانتایە ژیانی ئێمە بەش بووتە سەر بۆتە درۆ ئەو درۆیە وای کردووە کە نە کۆمەلگامان پێشکەوی نە خوێندنمان پێشکەوی نە کەرتی سیحە و تەندروستیمان پێشکەوی نە ئینسانیەتی ئێمەش پێشکەوی ئینسانیەت قێزەون دەبی بە درۆکردن هەر کۆمەلگایەک درۆی تێکەوت ئەم کۆمەلگایە تحتیم دەبی و وێران دەبێ و قێزەون و ناشین و ناڕێک دەبێ بۆیە ئەبێ ئێمە یعنی زۆر لەوە گەورەتر بین ئێستا من بە جەناب دەرێم ئێستا شێوازی درۆکردەکان گۆڕاون فەرمو فەیسبوک بکەوە کە ڕۆژانە و چەندین هەواڵت بەژێ دەکەوی هیچ ئەست و ئەساسی نیە هەمووی درۆیە ئەوە چیەوە ئەمە ئەخلاقە ئینسانیەتە ئیسلامە ثەقافەتە پێشکەوتنە چیەوە هیچ نییە کابرا مشاوش دەبی فران کەس ئەو های گوتیە تاکەەوە دەبی لۆی گوت بێ و پیاوەژی زۆر باش بوو ئەو لەوی خراپتر وێرانتر چییە لەوی وێرانتر ساویلکەیی عقلی ئەم جۆرە کەسە ئەو کۆمەلگایەیە کە هەر درۆیەکی بینی یەکسەر باوەڕی پێ دەکا فايقول لهم يا ايها الذين امنوا ان جاءكم فاسق بنبأ فتبينوا اگر فاسق قصه كرت بياني كيكسر باوري مكه لو خلق فاسق تريت اخوا يكسر سون باور بيبكي لو انا او خلق ما بستم في اواني كدرو دكن لو انا فاسق ترنيه شو انا بيتو تسليمي باوري بيبكي وزابي من اتو كسيشي دروزن بوستيشي دروينكا امن شيري دكا بلاوي دكا او يدي خطبه لسردا او يتر حكمي لسردا او يتر زنيوي بيدا لكم الغا تێک و پێشی دەشتێنن دەیان و سەدان کەسایەتیمان تێکشکاندووە ناو کۆمەلگا بەڵام دوایش دەرکەوتووە هیچ ئەسپۆساسی نەبووە ساڵی پەربم بەخشە ڕسمێکیان بڵاو کرد ڕسمی مامۆستایەکی ئاینی بەڕێزی بەتەمەن ڕسمێکیان بڵاو کرد لەگە کسێکی شۆخوشەنجی زاحێر وتیان فلان کەس ژنێکی زاحێری هێناوە ئەوەش ڕسمەکەیەتی هەزار جوین بە فلوسێکی لە بۆ مامۆستای چوو ئاخیر مامۆستا گوتی کاکەوە کچی خۆمە شووی کردووە ڕسمێکم لەگەر کردیای لەنەو خوای ئەنی نابی کۆمەلگا ئەوەندە نەخۆش بی باور بە هەموو درێژی بکە ئەگەر وابوو سبەینێ دوشمنانی ئێمە دوشمنانی گەلی کورد دووسێ درۆی سیاسی گەورە دەکەن ئەو مجتەمەع بێ تێکسی ئەمە باوەڕیان پێ بکەین نا ئینسانە بێ زۆر واقع بینانەتر و عەقڵانەتر و موسڵمانانەتر کاکە بە تایبەتی ئەو مانجی ڕەمەزانی پیرۆزە وەڵی هیچ خەڵکێکی زۆر هەیە هیچ جیاوازێکی نەکردووە هیچ فەرقێکی نەکردووە درۆکردن و بوختانکردن وەک خۆرەیە بە خەڵکی مامۆستا وردە باسەکەمان بەرەوناو بوختانکردن زیاتر دێت وەک لە کۆتایی باسەکە بۆ نمونە وێنێک بڵاو من تەلەڤیزیۆنم لێ دیارە ئەو دەرێ درۆکردن و بوختانکردن وایە دەی ئەوڵێن باسەکەماوا وردە مرتبطن وا زیاتر ئێستاش کەمێک زیاتر باس لە بوختانکردن بکەین کە بە تایبەتی ناڵین زیاتر ڕووی لە خانمانە بەڵام بە تایبەتی تر تۆزی خانمان زیاتر ڕوبەڕووی بوختانە بنەوە بوختانیان بۆ ئەکرێت چونکە زۆر جارەوترێ ناسکترێکن لە ناو کۆمەلگا شکێنەرترێکن لە ناو کۆمەلگا لە ڕووی ئاینی ئیسلامەوە ئەو ئافرەتانی کە بوختانیان بۆ ئەکرێت هیچ
لە لای خوا جەزا و پاداشتەکەی بۆ عەزێتەی کە دراون و سزای ئەو کەسانە چیە کە بوختانیان بۆ ئەکەن. قرآن بيروز فرمي إن الذين يرمون المحسنات المؤمنات الغافلات ثم لم يأتوا بأربعة شهداء فاجلدوهم 80 جلدة. هر أوي بس يعني عقوبة إلى دنيا بوان داندرا وأنا ك بختانك كان بخش كشي برز ودواء شاهد يعني وصار شاهد نعين ثم لم يأتوا بأربعة شهداء هشتاد زلدان أبي لي بدري شو كان لي بدري بس بوي تنبيه ابن عاقل بن بيجمان نوايا ئێستا بەشێکی هەرە زۆری ئەوانەی دەکەونە بەرشالاوی ئەو بوختانە معاسیرانەی ئەو بوختانە پێشکەوتوانەی کە ئێستا لە ڕێی تۆمەڵە بەتایبەتی تۆڕە کۆمەڵایەتەکان دەکرێت چێن خوشکانی بەڕێز و دایکان و خوشکانن بەڕاستی ئەوێ پیاوان ئەوەندە عاقڵ بن ئەوەندە تێگەیشتوو بن ئەوەندە دیندار بن نەکەونە ژێر کاریگەری ئەو درۆ بوختانانەی کە خەڵک بۆ خوشک و داچیان هەڵەبەستێ و ئەبێ مسلمانانەتر یعنی ئەو ڕێکارە بەداخەوە ئێمە مسلمانین کەسی ئەو ڕێکارە شەریانەی کە ئیسلام بۆ ئێمەی گوتووە ئەگەر فاسقی کات بەیان کە ئەگەر کەسێک بوختانی پێکرد ساشایری داوای لێ بکە ئەمانە هیچ جێبەجێ ناکەن یەکسەر باوەڕ دەکەین و تەسلیمی واقعەکان کۆمەڵەتەکان بڵاویشیەکەینەوە حکمی و کەسێک کە بۆ نمونە من یەکێک بوختانی بۆ کردوم ئەو کەسێک کە بوختانەکەی بۆ کردوم هیچ بەڵام ئەوەی کە لە دوای بوختان چێکەوە دێت ئەو شتە دووبارە ئەکاتەوە نەشری ئەکاتەوە بڵاوی ئەکاتەوە هەمان گوناهی و کەسێگات هەمان گوناهی دەگاتێ و شەریکە إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم. خواهي قال فرمي وأنا حزيان ليا فاحشة لنا مسلمان بلاو بيته ومن فاحشة تو بلاوتي أكيد وازيات أبي بشك لا سبونسري بلاو كردناوي أم تاوانا بيقولون جناهي تيس فرقين لا جراوي كوا بختانا كي دروس كدوا بويا مسلمان إمرو لهم روجك زيادة لهم كاتي زيادة زماني فتنة أجاجر لخونا براستي أبي خوي بباريزه وأجا إلى دمو داني دوي خوي به نەکەوێتە ناو بازنە و ناوتەڵەی ئەو بوختانکەر و درۆزنانەی کەوا یاری بە کۆمەلگا و یاری بە عەقلیەتی خەڵکو و یاری بە شاریە و ئەمانە دەکەن بەڕاستی با جۆرە بەسی تجارەتێ بکەین کابرا مافی خۆی هەی کاڵایەکە چی کردی دێ ڕێکلامێ بۆ کرد برنجێ ئەلیف باشترین برنجە مەعجونێ تەماتە با نینەوەکی وێ بڵام بەس vê bikira tu dê zeîf bî bes vê bikira tu dê xweş jî dirist e ev wek te nav reklamê da tu yê hurrî ka tu dê bawer pêkiyane dê çi ceribiniyan jî ev dişte dergehê direwkirinê da نا ڕیکلام کردن ناوەکەی بخۆی دیعاەیە خەڵک کە تۆ دەبینی کەس 100% باوەڕ بە ڕیکلام ناکە ئەوانە بۆیە لە ڕیکلام ئەبێ شتێک برێ ڕاستی بێ جا ئەگەر درۆی کردبوو درۆ هەر درۆیە بۆ نمونە مثلەن دەرێ ئەو تەرازووە 5 کیلۆ دەشێشێ کەسی لە حقیقەتی خۆدا 3 کیلۆ دەشێشێ ئەمە درۆیە ئەمە ینی دەری ئەمە باشترین عیلاجە لە بۆ خۆ زەعیفکردنەوە کەچی عیلاج نییە لە بۆ خۆ زەعیف ئەمە درۆیە بەڵام برنجێک درێ برنجەکەی من باشترین برنجە بە تەبیعەتی و باشترین برنجە ئەمە ناچێت قەڵبی درۆ بە تەبیعەتی باشترین برنجە وانە دیعای لە بۆ ئۆکەی خۆکە دەرێ برنجەکەی من باشترین برنجە ئەوە مشکلە نییە بەڵام شتێک کە باشایەتی و خراپەتەکەی دیارە بە دیار دەکەوێت بۆ نمونە دەرێت تاخم مێزێک تاخم قەنەفەیەکم هەیە جێگای 7 نەفەرە دەیفرۆشتم بە 2 وەرەقە ڕێکلامی بۆ دەکەی دوای کابرا دێت تەماشاکە جێگای 6 نەفەر ئەمە درۆیە ئەمە فرۆشتنەکەت بە تەریقەیەکی حرام و نامەشروع کردووە باشە ئەوی دراو کرد بەس کابرا دێت سەکتێ جێ 6 نەفەرە ناکرد وی وەختیژی ئەوش دەبێتە ڕێکلامە ژێ هەر درەوە دێ گوناهی تەحسەب بەس هەر درۆی لەسەر ئیسا بە درۆیەکە کردووە ئەو کابرایەت چت ڕێکلامەکە تایبەت کە سوشال میدیایی مەسەلەن کابراایەکە یەب ناو دەنگە دەبێشتی وەرە بۆ من ڕێکلامێ بۆ فلان تشتی بکە ڕەنگە ئەوژی وە نەبێت یعنی دەبێشتی بۆ من وە بێژە ئاخفتنی بێژە و ئەوەی بڵێ کابرا ڕێکلامی بوو دەکە درۆەکە لەسەرویش حساب ئەوەی ڕێکلامی دەکە گوناهبارە لعن الله شارب الخمر وآكلها وكاتبها وفلانة حتى آخره يعني أتو ربا كاتب وموكل وهميان بشدار لە گوناهەکە يعني بس يعني بيري بحسب مشروب شراب وربايت كده ربا دروج فرقي ما درو گەورەترە يعني مشروب والله هل دەست پێکی گوت دراوش هەمی تشتا مازن درۆ لە مشروب زۆر گەورەترە درۆ پێغەمبەر نەیفەرموو مسلمان بەس ناتوانانی درۆ بکە نابی مسلمان بەی شێوەیەک درۆ بکە زائدەر بۆەوە تۆ مەسەلەن مشروب ڕەنگە زیانی بۆ شەخصی خۆتە بێ بەڵام درۆکردن زیان بە کۆمەلگا دەگەنیتەوە بەهۆی درۆیەکەیتەوە زۆر زاروەیە بەهۆی درۆی ئینسانێکەوە فتنەیەک دروست بووە فەوزایەک دروست بووە وانە ئێتو الفتنة نائمة لعن الله من أيقظها
فتنە خەوتووە لعنەت لەو کەسێک کە بەخەبەری دێنی بە درێک زۆر خەڵکی بە درێک فتنێک بەکردین ئێستا مەسایلی سیاسیە حەلەو گۆڕێ مثلەن بینی دوو حیزب ناکۆچی هەیە هەر بەخۆ ئەوەنە کەسێک هەرەسی تەستیحێدا بە درۆ درێ فلانە حیزبی ئەوە کرد ئەو بەردەبنە یەکتری و جا مامۆستا لە بازنەی بوختان گومانە چێتە بازنەی بوختانیشەوە ئەگەر گومانی خراپ بە کەسێک خی گەورە ئێمەی تەوجیه ئێمە ئاکار خۆمان لە گومان بپارێزین إن بعض الظن إثم خی گەورە پێمان دەفرمێ هەندێک لە گومانەکان تاوان و گوناهن ڕەنگە هەمویان وانە بن خی گەورە دەرێ بەشێشان ئینسان هەتا بگرێ خۆی لە گومانی خێرا خراپ بپارێزی گومانی خراپ بردن بە خەڵک یعنی چییە ئەتۆ گومان بۆی دەبی فلان ژن بۆر لەوێ ڕاوەستەیە چونکە قلی هەیە مەبەستم ئایا ینی لە لای خۆ بە بوختان حساب نابێت لەگەڵ خۆ تابیرەکەیت و فلانە شت لەوە چێوا بوو بێ فلانە لەوە چێ لە ناخی خۆتەوە لە ناخی خۆ بە بوختان مسلمان ئەبێ هەمیشە دڵی مێشی نیەتی بەرامبەر بە بەرامبەرەکەی خۆی ساف بێ ئەوێ دڵ پاک بێ دەست پاک بێ نیەت پاک بێ بەرامبەر بە خوشک و برایەکانی خۆی کە ئەوێ من بە تۆ دەرێم بۆ تۆ دروست بێ بۆ منیش عینی دروستە ئەگەر تۆ کە من دەرێم ئەگەر تۆ نیەت و دڵ و دەروونت بەرامبەر من ساف بوو ئەم نیش دەبی وا بمەکو تۆ لەگەرە تۆ تەو کاتە کۆمەڵگایەکی پاک و بێگەردمان بۆ دروست دەبێ وانە بەڵام ئەگەر تۆ نیەتت پیس بوو بەرامبەرە من هەمیشە بەدگومان بووی لە من هەمیشە پێت وا بوو هەموو حرەکە و سەکەنێکی من خوێندنەوەیەکی گوماناویت بۆ کرد کە ئیشێ تۆ نییە کە لە ئیسلامدا تەتەبوعی عەوراتی مسلمانان بە دواکەوتنی عیب و عاری خەڵکی تاوانێکی زۆر گەورەیە ئیسلام ئەمرمان پێ دەکا خۆمان بە دوور بگرین لە متابعەکردنی عیبی خەڵکی ئەنی ماماکەن کابرا عیبی شێبێ ئیشی تۆ نییە بە دوای عیب و عاری خەڵکدا بکەوی ئیشی تۆ خۆت بپارێزی ئیشی تۆ ئەگە خوشتێکت برایەکە تاوانێک دەکا زانین تاوانێک دەکا حدی ئەقل ئامۆژگاری بکە نەسیحەتی بکە بینەوە سەرڕێگای ڕاست بەس نەگاتو ولا تتبعوا عورات المسلمين فمن اتبع عورات المسلمين يفضحه الله ولو في قعر بيتي پیغمبر فرمي هر کەسێک بە دوای عیب و عاری خەڵکی دا بکەوی خی گەورە ناو ماری خۆی فەسعی دەکا ئەتو ملزمنی بەوەی بەدوای بەرامبەرە خۆشت پێت وایە من نیەتم خراپە بەرامبەر تۆ دەمەوێ زیانت پێ بگەینم ئەتو دەتوانانی احتیاتێک وەربگری لە کنە خۆت احتیاتێک وەربگرە بەڵام نابێت تۆ ئەو گومانەی خۆت 100% لەسەر من تەسبیت بکەیت ئەس دەست پێکم بەحسم مامۆستایەتانی کرد چونکی بەرێ مەهەمی مامۆستایەتانی نسیحەتە لەمە بکەن بجۆرە بەسە دایک و بابا بکەم دایک و بابا حتا چ ڕۆدەك وەریگەری سەر زۆرک و هەفێری درێ بوون و نە دکتەگری نەکەگری دە پسکێتەکە دەماتە داک دەستەوە بازاری لەگەرە من نەیە دوایی شتەکرد و دەکڕم ئەوانە بە درۆ حساب دەکرێ منداڵ فێری درو دەبی بەو قسانە دوای نایکڕی مەسەن پسکێتەکەی و ناکڕی خەڵا توانم شتەشی و ناینی لە بازاری یانیش ئەوەتە داکەکە وایە مەسەن دەیەوێت ڕازی بکە هەتا شتەکە پێک بێ زانی داک و بە تەسیری ڕاستەوخۆیان هەیە لەسەر منداڵ دایک و بە قوتابخانەی عەمەلی منداڵەکانیانن قوتابخانەی کردەیی منداڵەکانیانن داک و باب چۆن برێن و چی بکەن منداڵەکانیش ئەوە فێرە بن بە تایبەتیش داک ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە ڕاهێنانی منداڵەکانی لەسەر ڕاستگۆیی ئەگەر ئەو داکێکی باش بوو بەڕاستی ئەتوانێ وا لە منداڵەکانی بکە زۆر ڕازگۆ دەربچن دەستپاک دەربستن ینی فێریان بکە بکۆی شاعیر دەرێ حاجی قادیکۆیە دەرێ گەرداشی چاچی نەبی هزار حەدیسی نەبی چلۆن تەسیری دەبی وەک پف لە پەت کوستندان یعنی ئەگەر داک چاک نەبوو منداڵەکانیش خراپ و وێران دەرەچن بەڕاستی بۆیە دایک و باوک قودوەی عەمەلی منداڵەکانیانن بێگومان تەسیری هەیە ئەو پرۆڤەیە ئەوەیە تو پێی دەرێ کوڕم من نەگری 1000 دینارێک دەمێ دوایش نایداتێ کوڕم وەرە شتێکت دەمێ نایداتێ ئەمە پرۆڤەی فێرکردنی ئەو منداڵەیە بە درۆکردن هەروەکو کەسێک پرۆڤە بە سایقێکەکە بە نەفەرێکە فێرە سیاقەتی کا ئەوش پرۆڤەیە بە درۆکردن لە عینی کاتەش ئەتوانێت هەر ئەوەی کە پێ ئەڵێت بۆی بکات لەبەرکە فێر ببێت هەموو شتێک ڕاستیەکە ئەوترێ ئەو شتانەوە لە لایەنی دەروون ناسیەوە ئەگە بچینە سەر ئەو مۆزوعی لای ینی کۆمەڵاستەکان زۆر ینی ئەو بابەتی ئێمە نیە لە ڕووی علم النەفسەوە ینی تا چەند سایکۆلۆژیەتی ئەو مندارە تەسیری تێدا دەکرێت ئەم درۆی بچووکانە ئەبنا ئەساسێک لەوەی دوایە درۆی گەورەتر بکە وانە تو بەس منداڵێکی خۆت فێر درۆی لەگەرمەکە مستحیلە ناتوانانی هەمیشە بە گەورەیش درۆ بکە بەڵام ئەگەر بەگسکەیت ڕاهێنا یعنی یەکێک لەوانەیە کە تەسیریان دەبێت دایک و بابەت بە دەرەجەیەک دواتریش لە ئەوانی تەسیریان هەیە لەسەر ئینسان
بۆ ئەوەی ڕازگۆ دەربچی قوتابخانە مامۆستای مزگە و تاسیری هەیە لە هەمووشیان ئەولاتر هاوڕێ برادری چاک بەڕاستی بۆیە ئەبێ ئەوانەیەکەوە خراپن ئەبێ لە برادر داکوبابیان هەوڵدەن برادری چاچیان بۆ بگرن بەڕاستی برادر کاریگەری ڕاستە خۆیە ڕەنگە ئەو کاریگەری ئێستا برادر هەیەی لەبەرەوەی منداڵەکەی تو لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەلعاب و ئەوانە لە مارش کۆنێکتە لەگەر برادەرەکانی بۆ ئێمە هەڵبژاردننی برادری تەندروست و باش لە بۆ منداڵەکەت بەڕاستی ڕێگایشی زۆر باشە بۆی منداڵەکانت ڕازگۆ و دەستپاک و ئینسانی باش دەربچن یعنی ئەو هاوڕێیانەی هاوڕێتی ئێستا هەیە بەڕاستی هاوڕێتیەکە کۆکردنەوەی لەسەر باتیل لەسەر فەساد لەسەر گونا لەسەر تاوان لەسەر نێرگ لە خواردن و لەسەر متر مەشروب خواردن و قمار بچوونە کافێ و وەرپەڕین و نەکە کار دەکا نەکە سابەت دەکا ئەمە هەمووی تاسیری چیە تاسیری برادری خراپە بۆی ئەگەمانەوێ منداڵەکانمان یعنی لەم خوا خراپانە درۆ بوختان و ئەوانە دوورخینەوە یەکەم شێت ئەبێ ڕای بینین لەسەر خواناسی عەزیزانم خواناسی زەمانەتی پاراستنی ئەخلاق و ئایندەی ئەو منداڵەیە ئەگەر کەسێ منداڵێک خواناس بوو لە مزگەوت زەمانەتی پاراستنی بەها کۆمەڵایەتەکانە زەمانەتی پاراستنی ئەخلاق و قیەمە زەمانەتی پاراستنی ڕێزگرتنی داکوبابە بەڕاستی بۆیە ئەگەر منداڵێک ڕاهات لەسەر دینداری و خواناسی و زانی خوایەک هەیە ڕەقیبە بەسەرەویدا لە هەموو گونا و تاوانێک قەت دەستی ناستە شتانە بۆیە زۆر گرینگە منداڵەکانمان یەکەم جار ناسین تعارفیشیان پێ بکەین لەگەر خواناسی کاکە ئەمە خوا توی خۆش ناوێ ئەگەر درۆزن بی خوای گەورە من الله مع الصادقین وكونوا مع الصادقین خوای گەورە لەگەر ڕازگویانە تۆش ئەبێ لەگەر ڕازگویان بێ وانە دواتر پێیبرێ کاکە تۆ لە جیاتی یعنی درۆکردن قسەی باش بکە خوای گەورە ئێمەی دروست کردووە مکەلەفی کردن بۆی تأثیری باش ئیزابیمانە بێ بۆ سلبیاتی دروست ئەهلی جەهەنەم ئەهلی سلبیاتن ئەهلی گوناه و تاوان ئەسن بۆ چێ بۆ جەهەنەمە ئێمە بەنیازی باشتین بنیازی ئەوەی خوا لێمان ڕازی بێ وانە گەلە جۆرە مرۆڤ تشتۆش بیر کرد یعنی مامۆستا حتى پێغەمبەر صلی الله علیه و حتى بەری بتە پێغەمبەر وحیش بوو بێت خۆ نازناوەوی الصادق الأمين بس يعني نظام هەندە تشت ناف کۆمەڵگەیدا تو بێژی بەرزەت بن مثلا بۆ نمونە کابراەک دەبێژی درەو هەمە دروی لە ناخینیدا کاکە تەلەفۆن دەکا لە چی 5 دقەی دیکە لەکردن دەبم بابی تەلەفۆنی دەکا مثلا لە کافتریا دەرێ وڵات لە ماڵی برادەرەکەم مثلا دەرێت چت خواردیە مثلا هەر شتێکبی شتەی دیکە دەرێ ئەوانەش دروی لەسەر حسابن هەتا ڕۆژی قیامەت یان ئەوانە بە استغفار ئەوانە ڕەش دەکرێنەوە ناوانە ئەوەیە تو زەناب ئەسوأ يعني أسوأ أنواع الدرو يعني خرابترين زورەکانی درۆ ئەو کەسانە کە ڕاهاتوون لەسەر درۆکردن ناتوان خەڵکەیە يعني شەکەی ڕاستە کردیت زۆر و ئەگەر ڕاستەکەی بێت لە نییە فێر بۆ ئەبێ درۆ بکە ئەمانە يعني ئەبێ خەڵک لیان دوورکەویتەوە کە پێغەمبەر دەفەرمێ خراپترین کەس لەناو کۆمەڵگە ئەو کەسانەیە خەڵک لەبەر درۆ و فاحیشەکەیان لیانەوە دوور دەکەویتەوە دەگەیشتی يعني ئێمە گوتومانەوەی جەنابەت باس کرد پێغەمبەر پێشی ئەوەی ببی بە پێغەمبەر دوو سیفەتی هەموو صادق و ئەمین بوو يعني ڕازگۆیی لوتکەی هەرە بەرزی کەسایەتی دینداری و ئینسانیەتی ئەو ئینسانەیە بەڕاستی ئینسانێک یعنی ئەوەی بە ڕازگۆیی پێدەگەی ئەگە بە درۆی بە سەد ئەوەندەش بگەی هیچ ئیسفادەی نییە ئەساسەکەی لەسەر باتڵە ئەتوو بەڕاستی ڕاست بڕۆ ناو ساوی شێری نەگوتراوە من بۆیە من پێم وایە ینی ئەم بابەیە ئەتوو پێشتر باسی کرد زۆر کەسمان هەیە توش بووینە بڕوای تەبی لە مامۆستای ئاینی لە شێختەوە لە ڕئیستەوە لە وەزیرتەوە هەمویان کەوتونەتە ناو ئەو گوناه و تاوانەی یعنی وەبائێکە وچی کۆڕۆنەی زۆر بە زۆران مانی گرتەوە ئیمڕۆ لە کۆڕۆنەش منتەشیرترە پیسترە لە کۆڕۆنەش خەڵک لە پێناو دەستکەوتی سیاسی درۆکە خەڵک لە پێناو دەوڵەمەندی درۆکە خەڵک لە پێناو وەدەسێنانی ژن درۆکە لە پێناو وەدەشوکردن درۆکە مثلا يعني درۆ ئەنواع ئێستا خوشکان لەگەر ڕێزم لە خاتون کابرا خاتون ئەچی چوو بکە ئەو دموچا و ئەوەی ئەکاتە سناعی ئەوە درۆیە شتێکی لێ دروست دەکات ئەوانە درۆ نەخۆی ڕاستەڕاحەت ینی پیاویش بامان شێوە ئەبێ ئینسان ڕاستگۆبی لە ژیانی خۆت ڕاست بە ڕاستی خواخۆشی دەوێ میلەت خۆش پێغەمبەر دەفەرمێ ڕازگۆ لە خوا نزیکە لە بەهەشت نێزیکە لە خەڵکیش نێزیکە درۆزن لە خوا دوورە لە بەهەشت دوورە بەس لە جەهەنەم نێزیکە یعنی ئینسانی ڕازگۆ
خۆی لە ناخی خۆیدا دەتوانی یعنی وا لە خۆ دەکات بخۆی خۆی خۆش بوێ زانایك دەرێ دەتوانی بۆ هەتایە درۆ لەگەر هەندێک خەڵک بکەیت دەتوانی بۆ ماوەیەکی کەمیش درۆ لەگەر هەموو خەڵک بکەیت بەڵام ناتوانی هەتایە درۆ لەگە عامەی خەڵک بکەیت ئیلا ڕۆژگەرادێ فەزع دەبی بۆیە ئینسانانی ئەوانەی کە درۆ دەکەن درۆزنەکان ئەبێ لەگە ڕێزم لۆ بینەران کە ئەو لەشە دووبارەکەینەوە هەموو کەسێک ڕەنگ درۆزن نییە ڕاستی ئێستا ئەمە قسانە بەکادین خەڵکێکی زۆر ڕازگۆمان هەیە بەڵام یعنی ئەمە تەماشا دەکەینێ لە وڵاتێکین وڵە تەماشاکە ڕێکلامی هەڵبژات دەدێت سبەینێ پاش دوسێ ڕۆژی دەست بە هەڵبژاردن دەکە ئەو زۆرە ببینە ئەو هاتلۆ دەکەین فلان دەکەین هەمووش درۆ ئەو چار ساری تێدە پەڕی دێتەوە عینی تاسو عینی حەمام دێتەوە عینی درۆم بۆ دەکاتەوە خەڵکیێ باوەڕی پێ بکە ئەوە یعنی ئەم ڕاهاتن خۆجگا بۆیە زانایك دەرێ ئەگەر درۆکردن خۆچ بایە خەڵکی ئەو زمانی هەمووی خۆچ بۆ دروستە بوو بەداخەوارێم ینی ئینسان ئەتو ئەگەر هیچت نەبوو هەموو شتێکت لە دەستا ڕازگۆ بووی دەروونت ئاسوودەیە بەڵام هەموو دنیاوە دەست بێنە ئێستا خەڵکێکی دەوڵەمەند بووە لەسەر حسابی درۆ وای تەبی هیچ ئاسوودەنیە لەپار ماڵ و سامانەکەی خۆی مامۆستا باسی کۆرۆنات کردەوەم بەبیر هاتەوە بەهۆی ئەم دەردەوەکە گیرۆدەی زۆرێک لە خەڵک بووە جیهان پێوەی ئەناڵێنێت بەشێک لە خەڵک لە ماڵەوە ئێستا چارەسەر وەرەگرن کەسێک چاودێریانەکە وەکو پەرستار ناچارە بۆ ئەوەی کە کەسەکە عیلاجەکە وەربگرێت یان لە ڕووی دەرونیەوە باش بێت ئۆکسجینی بۆ گرێڵە زۆر باش هیچ عیبت نییە بەرەو باشتر ڕۆی زۆر باشتر بوویتە لە دوێنێ ئەوە چێتە ئەمە بەشێکە لەو درۆسپیانەی کە من پێش ئەوەی سەرتە باسم کرد دروی مەسلحەت ئەمە شتێکی باشە بۆ ئاسوودەی و ئارامی دەرونی ئەم نەخۆشەیە ئەمە قسەیەکە لە پێناو بەرژەوە ئەو دوورانە زۆر خەتەرن کرد لە پێناو بەرژەوەندی خۆتەکەی بەڵام ئەگەر لە پێناو بەسەر کابرا هەیە ڕەنگە جوانیش نەبێ وەنیە ماشڵات جوانی ئەوە بۆ چییە و ابتسام كفي وجهك صدقة يعني بس في كذا دلي خوش كردن ادخال السرور في قلب المؤمن صدقية تدري برامرك تخش بك ونيا بلا بعد يقول كابراك دكتورك فيزيكك من هي بارا لن خوشك ورد غري وكو بيوش صار سريناكا اما درويش بيزا استا مثلا استا امر روجي تيا يشي اير بروجي كريكارانا وانيا بيروز بايان اللي ذاكين لك كريكارانا خاي غير موفق كان لخزينه اسماني خو وندي امداتي محتاج دسي نمر نبن بلام تماشاك يبرو خانوك بكا توشي تدي دغ وستان كاك سبيني دي سبيني بس ايشيتو سبيني دي تشكت وستان دوس بي ديالنا حفتيش دي ديالنا دي دونك ايش كلو دكا لو بزر ديري يعني جاني شو ايش كردن عباده جوانيه والله كسب كارك كسابت دكا ايش دكا بو بدسيناني بجي مالو من داري خوي جهاده عبادتها قولتني عبادتها بو حراميه كي بدرو بو حرام بيسي دكي بدرو بو ناشئين دكي رنجو عرقين وسواني خوته وانيا واش ما مستوى كابريا كده تسينويجي دكا لا خوي عقر دانش تو شمل لك بولاد دروي لك شي دكي دروي لك خويا دكي ادي الرجاء او هانبوي ادي الرجاء قلنا حتى كر او كابريا مثلا كابريا كقلنا كده ام همي قلنا بس رمضان ده الحمد لله إيش الله خذ مهمية وبيداد بينه ده الرجيا جري ده قرآن خيني ده نفيجوكي أو بدرياتي ودرو كردن لقى خواه حساب ذكري يعني جوتك هبرا كل بني آدم خطاء وآخر الخطاؤون التوابون وبتشان حسابه يعني أو كابرا قلنا حيل سر حسابك أو قصيدك أو طبعا من زور ضرورة مخالطة ما أو ثقافتي هبه تدخلي جاني برامبركينا كان ما دام زين بكم الجو بوينا جيني ئەو شتانەی کەوا پەیوەندیان هەیە بەنێوان ئەو خوددا لیکە یعنی خۆی معالەزەی خۆی بکە خوا ئەرحەم الراحیمینە خوا لە تو گەورەترە لە تو تێگەیشتوترە ولله المثل الأعلى بۆ تەداخلی ژیانی خەڵک دەکەی کاکە مەسەڵەن زۆر خەڵکی ڕەمەزانە دەرێت تو فلان کەس نوێژ ناکە وەنیە نوێژ نەکردی دەرێ نوێژ ناکە بە ڕۆژیە دەرێ بەرازی دەوبەستی کاکە چیش بەکابرای لێیە خۆ بۆ تو بە ڕۆژ نییە بۆ تو بە ڕۆژوە ئەو بۆ خوا بە ڕۆژیە ليجري اگر عقلي اگر تو مسلمانش هند دلسوزي اگر انسانجي هند دلسوزي اگر عاشق تو دروناكي لجياتي ويفرمو كار روجي لغري ورا نوجه كش بيبكا
نەکە نوێژ ناکە و ڕۆژی دەگری ڕۆژەکەشی پێدەکەی وانە ئیشی شەیتانی چییە؟ ئەوە خەڵکەشی زۆرمانە شەیتانە ئیشی شەیتانی ئەوەیە خەڵکی لە چاکەوە دوور دەخی وایە ئێ باش ئەو ئینسانەش وا فەر خەڵکی دەرێت و بە ڕۆژمە بەرازی دەبستی مادەم نوێژ ناکەی بە ڕۆژمە بە ئێوە واز لە ڕۆژەکەش دێنێەوە بووە ئیشی شێتان بوویەوە چیلی شەیتان هەلا گۆڕی وانە تەداخلی کابرای مەکە لێی گەڕێ ئەگەر توانیت ئێمە مكلفين بيكشت مكلفين بوي يارمتي براكاني خوما متعاون على البر والتقوى لسر ساكا يارمتي براكاني خوما مدين راس الريان كاين انصر اخاك ظالما او مظلوما يعني ظالم او دستي بقري مظلوم او يدفع اليه بكونيا يعني الاصل ده او قصيات زور جناح حكاته دري في الاخواي دكي الاخواي دكي أويدي دبيب أجر أدعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة بحكمة أجر ما بس البانك وازا أو بانك أقصى ورناجيله أو قصى وكو ويبري الدين برودري أو قصى وكو ويبري نيجر المكة أمن كسيك مثلا كسيك عيبكم هي لا خالشي بانك بدك دري كورة عيب نياتو فلانش تتقاربو أوش بو أمن جهاتي دكم روبرو اسمه أي زود جام كاتو براي برايز من تو خوشة أو عيبة هي أو عيبة من تو تقول خوش ما يدرس وزيل لك عالم فينا قلتي قبل إكسر تأثيري تلاقوا كاريجري لسردبي هم مش من يعني قياس النفس بكين هم من من بين خوش أو هم بين بقولي نا أدكوا بكابرا برم دواء خو كابرا هيس خلاف شيء برام برام نكريا لأن وان خوي وخواي خوي جناي كده ونيا أتو أجر بيت خو دتواني كاريجري تبي لسري أو باشا أجر ناتواني ليه كره لبو خوي بەڵێ زۆر سپاس دەکەین مامۆستا حەسەن قادیانی مامۆستای ئاینی کە ئەم شەو لەگەڵ مابوو ئینشاڵڵا خی گەورە لەو گوناهە گەورەیە بە دوورمان بکات ئێمە هەمی جەمیع موسڵمانان شەڕازی بێت خودی خراپ بنویستی لەک ممنون شەڕازی الله خودی ما پارزد خودی ازمان ما پاکش را گرد که چه ازمان پاکش دارم سر فطرته اگر ما گناهی تو صمازنجی کردن ما درو کردن چیت مصلحتی جیبن چیت مصلحت نفسی بن الله خودی گناهیت مهمی و مغفرین تو هزار جا استغفر الله بله انشالله زور جار امالین لترسی شتک ام درویک اکین بلام اگر ترسی خدا من لسر به دنیا بن همو ترسکانی دیکا فنا ابنو نامن تنها لخوای گورو لو بترسین کا او کسی کا درو دەکات ترە بێ بە دوژمنی خوا و پێغەمبەری خوددا بۆیە ئینشاڵڵا بەس ترسی خوددامان لە دڵ بێت و ترسی هیچ کەسێکی ترمان لە دڵ نابێت جا با باسی ڕێخ و مەژبیر کردها ئەڤروکیاکی مامۆستای گوتی بەرین و کە گوتیکی ئەیۆری بیای ڕۆژە جیهانیا کرێکارە لە هەمی کرێکارە پیرۆز بێت ئەمژی جوورێکیش جوورا کرێکاری مەژی پیرۆز بێت شڵات تەندروست باش لە هەموو هێزەکەزت دەتەوە کارێت باشتر بکەنیش ئێستاش باسی کارمەندەکەی باپێکەوە بزانین کە زۆرن ئەو کارمەندان و فەرمانبەرانەی کە سەرەڕای سەختی کارەکانیان بەڵام بە درێژایی مانگی ڕەمەزان بەڕۆژوە بن ئەحمەد نەجمەدین 20 ساڵە لەگەڵ بەشێک لە کارمەندانی بەنداوی دەربانی خان بە ڕۆژوو دەبن و کاری مەترسیدار و هەستیار دەکەن ئەوان لە ڕاڕێوێکی داخراو دەچنە ناو گەلی بەنداوەکە و داتا و زانیاری لەسەر مەترسی بەنداوەکە دەخەنە ڕوو با پێکەوە کارەکان دیمەنێت تایبەتێت بێ پاکیجە دەڵە ببینی باوی زیاتر لە 20 ساڵە بێت لە بەنداوی دەرمەلیخان کار دەکەم وەکو سەرپەرشتیاری بەشی جیۆلۆجی و ئامێرەسیارەکان ئیشەکانیشمان بریتیە لەوەی کە چاودێریەکی شڕی گەلەرەکان بە تایبەتی گەلەرەکان ناوچەکانی داخلیسکان دەکەین لەم گەلەریانە هەچەند پێش ئێمەش خەڵکانی کە هەر چاودێری کردو سەرپەرشتی کردو خزمەتیان کردو کیلۆمەتری یەکمان 7.11ە دوومان 7.50ە سێمان 7.45ە چوارمان وشکە بەڵێ ئەش پوین پێنج لیترە لە دەقەیەکە ئەمەی پێشە لیکەکە ئەو لیکەی بۆ تەجریبی پیاشمان کرد ئێمە کە ڕۆژانەیە گەلەرەکان و گەلەری ڕاست و چەپ
زیاتر لە 100 متر دابەزین قوڵایی لە دابزینە بنی بەنداوەکەەوە مەبەستیشمان لێرە خوێنەوەی لیکی گەلەرەکان ئەو لیکانەیە قیاسکردنی لیکی گەلەرەکانە لە قەیەکە بزانین چەند لیکەیە گۆڕانکاری چاودێرەکەم زان گۆڕانکاری ڕوەدات بە شێوەیەکی لەبەرەوەی بەنداوەکەشمان تەمەنێکی کردو دوای بوومە لەرزەکەش بە تایبەتی کاریگەری زۆری لەسەر بۆ پێویستە چاودێری چڕی بکەین ئێمە ئەم خوێنەوانە بە شێوەی ڕۆژانە وەرەگرنەوە ئیدەنە سەری خۆمانەوە خەری خۆمان لێ ئاگدارەکەینەوە بۆ چاودێری بە دوو شێوە دابەزینمانە یا بێ بە پلێکانەکانە دابەزین کە هیلاکبوونێک زۆر و مەترسێک زۆریای خورد بە عربانەیەکی میکانیکیمان بۆ دروستکراوە مەترسی ئەوش زیاتر بەڕاستی لە هاتوچۆی پێکە لە هەردوو حالەتکار دوای گەلەرەکانیشمان ئێمە کاتی خۆی چارەسەری کیمیایی بۆ کراوە بۆ ئەو فۆڵت و درزوشتانی کە لە بنی بەنداوەکە هەبووە هەمووی تەسیری لەسەر ژیانی کارمەندەکانمانەیە ئێمە پێشارەکەی سفران خوێندنەوەی نیە ئەم ستافەی ئێمە بەردەوام لە خوێندنەوەکان تەنانەت لە ڕۆژانی پشوو بۆنە و ئاهەنگی جەژنە نیشتمانی و نەتەوەیەکانیشدا بەردەوام لە خوێندنەوە هەروەک ئێستا بە خۆشحالی و لەم مانگی ڕەمەزانی پیرۆزەتە کە بەردەوامی لە خوێندنەوەکان بە ڕۆژوون ئەمەش لە لای وەکو زەمیر وجدانی خۆمان خزمەتکردنیە کە بە نەتەوەکەمان بە پرۆژەیەک استراتیجیکە بۆ هەموو میلەتەکەمان. هەندێک کار خێرن مرۆڤ بخۆ ماڵە خۆت کرد بەس ماشەڵڵا هەندێک کار مرۆڤ کرد بۆ وڵاتی بۆ ملەتێکی ئەوە ژێک شۆن کارێش تا خودی خێرانە بلوسە دەست وانات خۆش بن ئەف ڕۆژە لەوانەژی پیرۆز بێت ئەنێ دەربازی بێت تقریبەنێکی هەر ئەو کەسێک کە کارێک دەکات و لە بری موچەیەک وەرەگرێتتر بەکرێکار حسابل چونکە لە لای کەسێکی ئەربابێکی هەیە بۆیە ئەم ڕۆژە پیرۆز بێت ئینشاڵڵا وەک مامۆستاش باسی کردخوا لە گەنجێنەی خۆی لە خەزێنەی خۆی ڕزق و ڕۆزیان بدات و محتاجی دەستی هیچ کەسێکی دووکی هەفکارێمە ئەڵان حسین پاوەکی ڕاستە خۆ گەرمەدا ئەڵان ئەف دەمێتە باش پاشیف چاوا دەرباز بن تو ئەفشەوە بەرەفتیوە چوێزێ تەرکیزی دمەسە بزانم کاتولکیوەی بەس من نزانیم جەما تو بخوو بێژە بمە خێرە خۆ کەرەم کە کاتولکیوەی چه هەیە دووگێ چنینە دیار نییە لە بنیشەوە بله جوان سوان دم باش بیتن از لکارگاه که درستکردن شربت معنی بنویتن ماه رمضان دم فطاره ام همی برکو ورزه هاوینه ام همی 8 تازیاتیات کین و بخارنا و به بخارنات کین بنویت شربت یعنی ایکش وان تشتت گرینگ کو سر سفره هبیتن و روزی گر کو روزی خو به بشکه بنن از دیمن اب دمه و بچم گلوان باغم که طيب یعنی خدا نکارگه هم زانین کاری و چهات رمضان ده و چه کارگه هیچ چت کن دست بکه بخیرات سر شوال ماه رمضان وقتی دیار خواستید که بیت سر شربته طیبته شربت هم میجا ام وری نه جور شربته چت کن شوله بابو با پیره ما بو هفته شش ما شوله کری نه جور شربته هم چت که بس وقتی ما دیار کلی خواستیش خرابتر سر شربت هر شربت هم میجا بله بو چه میجا میجا دوکی چه او میجا صرف کنجی هر میجا دوره بر دوکیه شربت هم میجا نری تک بوش برای اینکه خوشاف هبو یا پیش کفتی هر باید شربت نیش خوشاف نو خوش دست نداره شربت هم میجا شیرین اجی بو پشتی بو فطاری گله که خوشه من فطار خوب بشکنید باشه بله یعنی الوری چند کارگاه کار شد کن شولی و چند دم جمیرارین الوری نه چه دم حتی چه دم بله و کارو کلی کار ماهت نورمال 156 نفر دف مشغول کن ل ماهت رمضان حتی 267 نفر قد شدن وقت شولی 10 ساعت هم مشغول کن 5 ساعت حاضرین 5 ساعت کلی کار داگرنت کردن بله باشه یعنی چه حاضرین چند قناق حتی شربت درست بیتو استبرد شربت میجا 5 قناق شربت دی 2 قناق شربت میجا میشته داشتن پشتین که تات آبدا 2 ساعت میداد آبدا پشتین که تات صفاندن او بچکی یا قناق تو زدترش هر شربت قادی باشه ام بحث یعنی کاری وب کینه روزانه کارمنده چر کارمندن شوله و چاپره و چیتم تایبت یعنی دو مهدا چند شوله پتر لهاتیه بله وقت دیار دو مهدا یا با دجار هند مهد عادی همش بيجي سجار هند کارگر مجد دفعه بود 206 نفر ماه رمضان دار مت نورمال 157 نفر کن
دفما كارت كان باشه بما بحثی جوری توی شربت بکن چو هنوه الشربت ميجا برتقالة هنارا قيسيا كردي ليمونة فستق تمر هندية خاصي موجودة بطريقة سر شربت ميجا هاي وام هوردج كان يعني بو بشرة كردستان هميشه تهبليري وآكري وزاخ وقسروك وأفجاب أف دورة برا خراج شتن باشه یعنی اگر هم بحث کاری بکن یعنی اف کارگاه کنگی و دانایه بو چی وشوازی داناو بو چی یعنی هند کارمد لی کارت کنو الدسبيكي وقتش بابي ما بحسي شو اللي ميج شو اللي شربت تكير شربت صبرت هر شربت ميجا برتقال ابو شربت ميجا وقت من كارت كر اميري دسكرت كيمبون بس نك الحمد لله هميتش باصون ستيلو قالك بيش كفت يعني اگر شو اللي بري برور قال شو اللي بقف كي بيت سيرو جاف شو لناد باكر باشه بری چه تا چکن بري هر ماكينه ستيلي نبون هو بارچ قاندنو هر دستي بو بس نك هزار جا شكر هميتش بو ماكينه صافي كرناوي هرش مرحلة دسبيكي حتى آخري هربوا ماكينة بله عزيزي بخير الله سر خاص کوکتای بریم جوان یعنی اوه کارگاه درست کردن شربت ها تایبت جوکی کوکتای بیداد دیار کردن کو شربت ها میویجال دو که گرک داخوازی سره میویجیت خمالی نه دو که نجوان بجاری از بجمت اگر تو هاتی دو که از تابع میوان کم وی شربتی و دید گل خود با هفکار عجیب بی خودش ترازی بود گلک منون افکار ما الان حسین تو جدهو که پای که راست خود گل مدابی وقت از وی جاری بیم از الشربت ها میویجاش تا چکم شربت راش دی بخوشش تا چکم و جماعت یجی بس سر وعد خوبه ها يعني ما برينو كبحثي دروات كده باجي نبت دروات كم نا چونك جوان خوي انا سيد كالله اتشم بوشوينه كاتا اتشيت بويا كاغالان تو چون الله ها اماده باشي خود در ببركهات بي بوشوينه يا طزينت في زي دورك حتى خدش ترازي دستگان خوش ان شاء الله شتوش بس سفري كي خوش بتشي بواجي ما نقول بوانا جيبه الصور ايتر اوان قيمتي تاعنا زوبرو هل امشو حزكي باشي طابو باشا دتينا او برغيكا لسرتاي برنامج كمان وكدس مع بيكرد جوان با سيكوريتي برغي امشومان تايبته به هرچنه ما جوازي لبيني ميوانكان ما ناكين بلام جوازكي لروي اويك اما شواني ديكا او كساني كا دهاتن بو ايرا ولا برغي تايبتي مناجات السرودي عيني لما رمضان كا ميوان ما دبونو او جوبيستي ذكر خويندني قران ومناجات السرود كان دبون هم لرغزي نيربون بلام امشو جوازتر لوانيتر وجوازتر لشواني ديكا لا رغزي مي كسك لرا آمادة كمناجات السرودي أنا بيجي ما في أفراد يدخون لبر أوا أما يعني جبان تو بيسوت ما في أما لا حد مش هنا لا إيزي جبان تو زور من نظام كان تو ما فراغري تو كان چاودری و بابتان اکی با میوانه کمان تان پی بناسین چون که وتم جوان میله بابا سورپرایز اویش سورپرایز کمان که خاتو بیان علی قرآن خوانو سرود بیرجی عینیه کل شاری هولیری شب ما به بله هولیری مخوش بله هر یا خوا بخیر هاتی سر و سر لقلب خیر زور خوشحال بی یا خوا رمضان تعالی پیروز بید طبعا بیان خان خوی به تنها نهاتوا دو کرازایشی شاگلو شازاده خانشی لقلایا اوانش که بدف لقل ما باش داره کرازا يعني ام دف ما يعني نافيتوين اون بله بله خدي عمري وانا ادريش او شني مزانش كي دف ما دبزون كرازا يعني كون نافيتوين كروي هذاك جد كروي خدي عمري وادريش حتى خوش بد وين قلا بخيراتن بیا خو من سپاسی ایو دکم ایمتان بسر کردوا لو مانگا پیروزی لمانجی رمضان ان شاء الله بخير وخوشي قبول بي لمسلمانان لأيوة برايز ان شاء الله بس بيجو بري ام داز برنامج يمكن اف آخفتنا طيبتي جيوم بو ما مستهد اينيا وكيما بريارداي بيان خان بيتا فيري بدنجي خو آيات القرآن بيروز والسرودا بيشكيش بكت وبخينت ما برسيارة هنت ما مستهد اينيا كري راستي رنگ هندك نوكا دجي هندي بن بيجت چنوبت افراد دنجي وانا بيتا گهلي بيم طيبتش نوا اينيا اسلام بيروز دا سردم پیغمبر صلی الله علیه و سلم هيا يعني جنهبينا تشوينت نوا جنادا وكي بيجين دف ليداينا وبخو سرود قوتي استاش بان خان وهمان شوا هر لناو خارمان ولا ناو تازكاني جنان ولا ناو مولودي كان كبو جنان اكريت او جگلوش ام بابتا تنها لكردستان نيه چونك بان خان لتركيا لماليزيا بجداري يعني تهين الحياة لبهي وام تاني خوي بجداري باشم بجدارم كردوا لتركيا لمصر بجداري كردوا خدي حس كده للسعودية للكويت ما شاء الله
حملة دار بوم لو عمرة ولو حاز بێجا مادام موسایە 22 عمرم کردی لەگە دوو حەزی گەورە لە خوای بەزیاد بی دیشڵە خودێ بێجارە پرسقیمە بکرد ئەز و سوڤۆن ژێ گەلوبینە دەبێجا هەموو دەست پێ بکەن کۆدت تو دەست پێکردنەوە و بەرنامەمەی پۆشی ئەفرا کۆدێت چ دەست پێکرد بەێ سيدي على محمد صلوات بسم الله الرحمن الرحيم إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت وإذا الجبال سيرت وإذا العشار عطلت وإذا الوحوش حشرت وإذا البحار سجرت وإذا النفوس زوجت وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت وإذا الصحف نشرت وإذا السماء كشطت وإذا الجحيم سعرت وإذا الجنة أزلفت علمت نفس ما أحضرت صدق الله العظيم ئیشڵە خودش ڕازی بێت خودی خێرا بنوێست مامۆستا بەیان بە بزانین ئەمەی کە ئاوها ئەم دەنگە خۆشت بۆ ماوەتەوە لە باوانەوە یاخۆت تەدریبت کردووە چۆن ئەم کارە پێم وا بێت هەر جەنابی شت نیت خانمانی دیکەن بەڵام بەڕێزت جورئەتێکی ترت هەیە کاتیتە بەر کامێرا ئەمە چۆن بۆت ماوەتەوە والله الحمد لله ئەمە بەعام عیلەی مەلە عیلەی زۆر بەدین و ڕوو لە دینین باب و باپیرانمان ئەمن نەوەی خەلیفە حوسێنی ما لە نەوەی پیرباڵاغەی قەڵاتێ ما هەولێری ما بەڵێ هەر باب و باپیرانمان دەنجیان خۆش بۆ قورئان خیم بووینە و لە خوای بەزیادبی خوای گەورەش ئەو بەهرەی دامن تقریبان 25 ساڵە ئەمن خزمەتی ئەو دینە و تەچەی دەکەم باشە خود بنەماڵەوە بخۆدا نازم بادینی تێدەگەیان تێدەگەم بڵێ قەت دژیتە نەبینە تو بچە مەولودا مەولود خوێندنی یانژیل دەفۆن ئاسایی بێ مادام موسا بەخوای لە بیدایەت با ڕێگروشتم هەبوو تۆزەک حەزیان لێ نەبوو بەڵام ئەمن هەر جۆم نەدایە پیاوەکەم لام بوو لە گەرم بوو کوڕەکانم ینی حەزیان لێ بوو دوایە ئەلحەمدولیلا هەر بەردەوام بوو بەلێ ئەمن خەلیفە بەیانم تەریقەم کەس نەزانیە تەچێم هەیە ئەلحەمدولیلا کاتە لە تەکیەکەی ئێوە چ جۆرە مەراسیمێک دەگەڕێت بەلێ ئەمە ڕۆژانی سێشەمە لە بەیانی خواردن حازر دەکەین خەڵکەکی زۆر دێ لە دارەتووی دێ لە بنەسلاوی دێ لە کەرکووک دێ لە بەغدا دێ لە ئەنحای جێیان دەروێش دێن کە دێن خواردن حازر دەکەین ئەمە سفرەی ڕادێخی نان دەخورێ هەتە سعات 12 پاشی ناخواردنێ نوێژی جەماعی دەکەین پاشی نوێژی جەماعی ئیشاءالله ئەوجا دەست پێ دەکەین ختمەی دەکەین ختمەی بە تەسبیح دەکەین یان بە قورئان دەکەین پاشی ئەوەی دەست پێ دەکەین مەولود دەخوێنینەوە بەلێ مەولودێکی خۆش دەخوێنینەوە پاشیوی نوێژی عەسرێ دادێ دیسان بە جەماعی دەکەین لەوانەیە 150 نەفەر سەفی بەستیە بەلێ پاشی ئەوەی ئیدی حەلقەی زکری پێوە دێ قیاما وقعودا وعلى جنوبهم يتفكرون ذكري دانيشترمان کرد ئەو جارە ئی قیام دەکەین
هەموو سەفی دەبەستن جوان ذکری دەکەی خۆشم لە ناوەندێ دەوەستم ئیدی هەتا تەواو دەبێ ئەو جەدا دەنیشین خواردن تەوزیع دەکەین دووبارە شیر ناتی ماشاءالله پاقلاوەیە و يعني چکولێتە مراسم گەلەکە زۆرە ئەوە تەمە ئۆخفتن گوتی تێتە پێشچاوێت من بەس من گولدەنگی نەبی وجا بزانین کاپ وی دەنگێ خو ئەف حەلەقاتێت زکری ئەوێتین دانن تەکیا خو و تایبەتیژ ئەو سرۆتێتین پێشکەشکن بزانین وێژەدا ئەم ژی گوهلێ بین تەماشاوان ژی گوهلێ بین بارکن گەلەک چاوەڕێنە طبعا ئەمن زۆر دڵم خۆشە بە ئیشەکەی خۆم بە خزمەتکردنی ئەو ئاینە پیرۆزە ئەو قورئانە پیرۆزە خزمەتی شارەکەی خۆم کوردستانەکەی خۆم من خۆم لە ئەوروپای بووم لە ئەڵمانیای بووم لەوێش تەچیە و مزگەفتم دەسوڕان بە بە ئەستەمبۆل اینجا دەینە سەر باسی ئەوە بەس با یەکەم جار دوای ئەوە چاوەڕانن بینەرانمان جا دواتر باسەکەیم زین لەوێ بە بە شێوەیە سەیدی عالەم محەممەد سەڵەوات هەر کەسێ دەیەوێ ببینی ڕێی نەجات لێ بدان بۆ ڕوحی پێغەمبەر صلوات اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم حاضران دجبدان بوصفي أحمدا صلوات على محمد غاية لو شوى بيروزا بس خدا پیغمبر مقصدا أمرتي دكر نصيحات بو شفاء خوايا شفاي أمتي محمد بدا دايدنا دستي لسرشاني هتيم پیغمبر دەی سڕی چاوی لە ترسی خوای ڕەحیم کەم دەنووش شەو تا سوبەینێ و هەمام وەسفی پێغەمبەری ناتانێ من بڵێم تەمام دۆشەجی ڕانە دەخست بنوی لەسەر شەو بە تاعەتی پێغەمبەر ڕای دەبوار تاکو سەحار زۆر دەپاڕاوە لە وەختی سەفوەتی تاکو خدا ئەزیەت نەدا ئومەتی خێری مەولودکردنیش گەلێ گەورەیە چونکە ئەو بۆ ڕۆژی دینێت مایەیە هەر کەسێ بێت و خێری مەولودی پێغەمبەر بکە وەختی مردنێ بێشکە ئیمان دەبا هەر کەسێ دەیەوێ ببینی ڕێی نەجات لێ بدەن بۆ ڕوحی پیغمبر صلوات اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم يا رسول الله قطبي مرسلين دعاء أمتك قبولك آمين أو شوي مولودا مولودي نبي محمودا صلوات لسار أحمدا ويبعام ليبدن صلواتي
مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم. نوري باك محمد صلوات يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم. محمد رئيس عربي والعجم. محمد رئيس العرب والعجم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم. شفاعة يا رسول الله لآدم تاكو خاتم يتكسني يا امتاي محمد محمد صلوات والله يتكسني يا كنوري وجي نوري محمد بتمدحت بكام يا رسول الله كخدا مدحي توي لقرآن كردوا الله دبيت بكام تبليم هالدليم خليفة بيان أمتي محمد فداي محمد حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله شفاعة خير خلق الله حبيب منور عرش الله الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله دخلت خير خلق الله حبيبي نور عرش الله حياتي من مماتي تو فراقي من وصالي تو يترمى يين زاتمتو شفاعات يا رسول الله 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 حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله شفاعات خير خلق الله حبيبي نور عرش الله الله رفيقا أرزم وياك جانب كم بقرباني زمان خوش روشن كاب بصلاة ودل سرداني الله الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله دخلت خير خلق الله حبيبي نور عرش الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة واي
هالكس عاشقتا ضلي مشينا بخير بينا شفاعة يا رسول الله 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 أي باب دلي مروه واري لشاركي هوليري شاركي مولودي پیغمبر شاركي قلاو منارا شاركي سلطان مظفر الدين أي باب دلي مروه واري دلي من قلع عزيز يا رسول الله وما تتقل هلاكا شفاعة الدوادك يا رسول الله هل تدريم آي 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 الله هي باب دلي مروي واري شاهي مدينة ممكن لبيرة بخوا قد ناتكم لبيرة بدستيجي دقرم كمري رسول الله بدستيجي دقرم هالقي زنزيري بيتي أو زبدو تساوي كامل ومكمل مرشدان پیغمبری نازدار کتی مولاتی غریب و غربتان آی شفاعات یا رسول الله درمانی درداك محمد أدناوا درماني درداك محمد أدناوا عكسي رخصاري روي پیغمبرا يا رسول الله نظري بك يا حبيب الله همتي بك يا رسول الله همتي بك يا شي مدينة همتي بك يا رسول الله نظري بك الله نوري باك محمد صلوات شوان شونالا مالبي إخيارا عالم قش لا خو دوستان بها خبر يا رسول الله همتي بك يا شي مدينة همتي بك يا رسول الله وبكى بدبينم يا حبيب الله وبكى بدبينم يا رسول الله وبكى بدبينم صلوا على محمد يا رسول الله ضلكم نما ونما عشقي خدا پیغمبرا دنجي قرآنا ذكري الله يا دنجي قرآنا ذكري الله يا ناوي محمد برزا لقرآن دايا ناوي محمد برزا لقرآن دايا الله
صفات مولود دخويني أو شو عشقي بيغمبر مولود دخويني أو شو عشقي بيغمبر الله دنجي قرآنا ذكري الله يا جي قرآنا ذكري الله يا نبي محمد برزا لقرآن دايا الكسي ديوي ببيني رينة زاد لي بدن بروحي بيغمبر سي صلوات اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم هزار جا مليون جارا صلى الله على محمد صلى الله عليه وسلم وخدش راضي بتشرف الله هلا خوشيتان مناسبة خوشيتان دين إن شاء الله منازم مخصوصتان إن شاء الله اللهم خير وبركتان إن شاء الله إن شاء الله خدش راضي بت أزبواركم كم جارا هكا مثلا هنت ناف خيزانات خدا مثلا هين قبيل كن ظلام المجلس تو برين تأخوري اسم ممنوني وما كو أفشوا قبيل كده يعني سوبر جيش وحسبه والله سلامي سيهبو ما مستعي بابي من دالان بخوي إذني دام قوتي برو وعزباتي خوتا دبي خدش ويجي رازي صلاة ميت طيبات بويجي سلامت بي أجل مزور يارمتيم دادا أو ذا لبر لوي زياتر تتشم لها وليري أوهيت هرماندي لسليمانيش جمعان سبينان دتسم حتى شوي ربا خوشم سياري داجم ما شاء الله لويش ديمو يعني 6 ساعات باجو 6 ساعات وروا جالوێتێکی خۆتە یاچیتە مزگەوتی گەورەوە یان بۆ شوێنێکی بۆ مزگەفتی گەورە دەچم تەچی خۆشم مالی زەنابی شێخ خانووە چیان گرتیە کرێکەش دەدەن ئەمن دەسوڕێنم ئێرشاد دەدەم زۆر یعنی بەرەکەتێکی زۆر هەیە بەڕاستی الحەمدولillah جا پێشەوەی کە سرودەکان و ناجاتەکان بخوێنی باسی ئەوت کرد لە دەرەوە بوویتە لە دەروی وڵات بوویتە چەندێک لە دەرەوە بووی هەر وەکو ئێستاد لێرە چۆن چالاکیەکان تاکەی لەوێ شەر بە هەمان شێوە بوو واللهی لەخوای بە زیادبی لە دەرەوەش لە ئەڵمانیای بووم تقریبا 10 ساڵ 15 ساڵەوەی پێش مزگەفت و تەچێم دەسوڕان بە تورکی قورئانم دەخین تەفسیرەکەشم بە تورکی ئەستەمبۆلی لۆیان دەکرد مەولودم دەکرد زۆریان پێخۆش بوو دەیانگو بەس مەڕۆ بەجێمان مێلا ئەتوو لەهجەت عەرەبیت قورئانت خۆشە طبعا تورکەکان تەواو لەهجەیان تەواو نییە لە بۆ عەرەبی و لە بۆ قورئان ئابەلێ ئیدی گوتم وەڵڵاهی پێم خۆشە بچمەوە شاری خۆم خزمەت بکەم ئیقامەشم هەبوو خانیم هەبوو هەمووشتم هەبوو بەڵام بەجێم هێش حەزم لێ بوو خزمەتی شاری خۆم بکەم گەڕایتەوە بەرەسە لێرە ئاسوودەی ئەرێ وەڵڵا زۆر شکرش خودی هاتین هیچ ناف ملتی خدا هیچ ناف وڵاتی خدا خزمەتە ملتی خۆ بکەین گەلە بخێرترە وای بەزیادی طبعا ئەمە ئێرشادمان زۆرە هەر ئێرشادێک تازیەک مەولودێک 200 کەس تقریبا دادەنیشی جۆ لەم ڕادەگری ئەمە تەریقەی دەدەین ئەهلی تەسەوفین ئەهلی تەریقەتین طريقتي ما قادرية العلية الكس نزانية أما بلي من خليفي مالي الشيخ محمد المحمد الشيخ شمس الدين كس نزاني ما بلي الحمد لله بركتها زور هي وخدمتها زور ده كان أوانيش لأنه هاتو دو ولات تشيمان هي أما ما شاء الله أري والله لخود بفرسة تمشاكا خلي كاري وابد باشا جبلي كتل ألمانيا جياي كان ولاتي دي تجارها مثلا وسرود بيشكش كرينا ومولود خاندينه بله لا تركيا لا جبلي ليش تركيا بله تركيا هي من دتسم ها ميوان داريان دكم مولود دخينم سرود دخينم خدمت دكم ذكر دكين عينه خود بتنيا أرويت يا جروبي دفجن وشتيشت هي جروبي دبم زورزا جروبي دبم زورزا بتني دتسم كوي بالصورة تغسليناكم بان خان والله طلبك مان هي قطابيك مان هي نظام وردقرن يعني بلي بتساوان سوفان داوي خوي فيري دفجني والله أذا بيتن أمش تغسلي له ناكي أوش أري والله أذا دفزنا كاني من لأنها مو زي ديارن دلين أو الطلبي خليفة بيانية ما شاء الله زور زوان
دەفەی لێ دەدە ئەڵێ خۆشت دەفژەنێکی دەفزەنێکی باشی جا ئەگەر ئێستا بکرێت و ئێستا ئیمکانی هەبێ ئەتوانی بۆمان ئینشاءڵڵا بەسەر چاو تشتێکی کورت دەفژەن تو بخۆ بەخۆت دەفەکەی بژەنە بەخۆت بابزانی دەفژەنی نەکە کامیەک لە دەفەکان ئەوە یا ئەوەی تریە من دیارە ئی من هەندێک پلپلە و پێوەیە حەزم لێ برازێنمەوە سەلیقەت مایکەکەیدانی ئەو دەست خۆش جا شاگڵ با مایکەکەت بۆ دەستی شاگڵ سيدي على محمد صلوات اللهم صل على لجمالي بيغمبر صلوات اللهم صل على هر کسی دیوی ببینی ڕێی نەجات لێ بدەن بۆ ڕوحی پێغەمبەر صلوات اللهم صل على سيدنا وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم لجمال محمد صلوات برد ذكرك الله الله جدي رسول الله 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 جدي رسول الله سيدي على محمد صلوات صل على محمد وعلى آل محمد دستكان وي خودش ترازي بت ان شاء الله سلامت بخۆش زۆر مەمنون بلی کوردیە سرۆت گوتن و مەولۆت خواندن چ زمانێ دی کە گوتی مەسەرەن هین ئەڵمانیا بین نزانم تە سرود جی تورکی گوتینە یان نە و عەرەبیە چونکی تە گوت عەرەبیامە باشە عەرەبیش دەخوێنین تورکی دەخوێنین کە دەروێشەکانم زۆری تورکینە بەرامبەرم دادەنیشن ئیشارە دەدەن دەڵێن مامۆستاندێک بە تورکی لۆ ماملێ بە تورکی لۆیان دەڵێم هەیە عەرەبە حەزی لێ بە عەرەبی بە کوردی تێناگە بە عەرەبی لۆی دەخوێنین بە هەمووێ جارێ عربي وتركيا كي تيكلك ان شاء الله ابوانا جي افيت ترك افيت كوهين ان شاء الله بسرتاو سيدي على محمد صلوات بيان خان ما 10 دقائق كات برنامجنا بله حسكي اف 10 دقائق از بجم بو هوا اف 10 دقائق بله ام دي خاطر خو خوازين تركي وعربي كردي جدو ما يكاد قال تيكلك ب 10 دقائق تمام لا تركيا كاش تركي وعربي وكردي بسرتاو سيدي على محمد صلوات عم دي خاطر اخو خوازي خو حافظي لبينران معنا كاين جا اودم كاميرا وهم بس خوشي وعشرة هاتا بيشكش كرن خدي روجين فيجو طاعت تهمي بصرمونا قبيل كد وكمل داس بيكي قوتي ما برسيارش ما مستويت ايني كري دوف رو ما مهبانت خويت ايناي رنجة دجي هبن رنجة جيت قال هبن لي ان شاء الله نبدا جهه رخنا قرت اگر رخنا قرت نجي هبت سينجي ما يبرفرها ان شاء الله خدي شەمی قبل وەک ژبان وتی ئەمەش پرسوڕامان کردووە جا ئەودەم ئەم شۆ میوانداری ئەم تایبەتە یعنی ئەم شێوە تایبەتەمان میوانداری بەیانخانمان کردووە هیوادارین کە لەش ساغ و تەندروست بن دوعا و نزا و پاڕانەکانتان قوبوڵی لای حەق تەعالا بێت و خواتان لەگەڵ على محمد صلوات يا يابا يا يابا صلوا على محمد يا يابا يا يابا صلوا على محمد هلي 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 يا من اشتغل بدنيا قد غره طول الأمال أولا
لم يزال في غفلة حتى دنا منه الأجال. الموت يأتي بغتة والقبر صندوق العمال. يا ليلة يا ليلة سهران عيوني يا ليلة، وذكري لا إله إلا الله حرقوني قلبي يا رسول الله. طول الليل ما نام العين يا ليلى، وزينوا الحرم الحرم لينا، وبأرض الحرم طفنا وصلينا. محمد لامين لامين ولامين، والكعبة لامين لامين ولامين، لرب العالمين الطواف لينا لين. زينوا الحرم الحرم لينا، بأرض الحرم طفنا وصلينا. الله محمد صلوات الله. دد جنب جون محمد حق سواب والله محمد. قرآن آية دا وصف ونصدر محمد. دي غلار تبدان باشمدان كروني دار يا رسول الله. والله بجزا جلنا جدنا سيرا داد. أخم بلبل مخما بصل ملار نجي وللشداج. دد جنب جون دنيا دان نجور بسان دنيا دان. والله جدسان حق ديواننا نأباد دنيا دان. دآخمان يخسان والله عاشق وام يا محمد. سنحق بيغمبر سن شكس سقوم سن سنن غافل الله جدري مأسس. درويش دنيا نينار دنيا نسسس. يا محمد زانا فندق حق سوى لسانه. يا محمد زانا فندق حق سوى لسانه. الله نور 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 الله. كعبة بالمولى نجوز المدينة يا نائل المشتلات سوار ديننا يا هرشم عاشق أولاد جدرياننا. الله يا محمد زانا فندم حق سوار سانه. سنحق بيغمبر سان شكس سقوم سان سنن غافل أولاد جدري مسس. درويش دنيا نساسس. الله يا محمد زانا فن حق سوى سانه. سيدي على محمد صلوات كاروان سس يولا جتما يولا الحرام يا دليل قرآن ده شيخ مكسنا زايان. يا محمد زانا فندم حق سوى لسانه. سنحق بيغمبر
لاي بابم شفاعة يا رسول الله شرمنده يقول ارزو خوزي باي محمد سازنده بلبل تماشاي محمد جبريل سرى اخواني سرى باي محمد اي جان بافداي نرقز وشا لا يا محمد اي جان بافداي نرقز وشا لا يا محمد الله 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 جاني مان جاني مان جاني مان وق ليلى لمعراجي خويك ورابو جبريل لمقامي خوي لخزمة وجدابو أو طاهر معراج لسر عرش خدابو حقكر دي سلام أسقى دوبا الله يا محمد أي جان بافداي نرقز وشا لا يا محمد دلبر هاي دلبر باوانم دلبر غنجينا دلبر هاي دلبر باوانم دلبر وانا بي بودمو دستا باوجيان بير بيدانا بي دلبر هاي دلبر باوجيان دلبر شالي صوت ديما خزماتت شا محمد أولادي رسول دلبر هاي دلبر باوانم دلبر شالي صوت ديما خزماتت بيغمبر نورك يا رسول آي لدراهات باوانم نانا سيدن قم توزي غريبي باوانم نشولا رنقم دلبر هاي دلبر باوجيان دلبر شالي سور دم بخزمات تباوانم أولادي رسول سيدي على محمد صلوات مرحبا مرحبا ألف مرحبا بك يا رسول الله مرحبا يا نور العين مرحبا مرحبا جد الحسين يا مصطفى مرحبا بيغمبري آخر زمان مرحبا أي سروري هرد وجهاد مرحبا مرحبا يا نور العين مرحبا مرحبا جد الحسين يا مصطفى أنت شمس أنت بدر مرحبا أنت نور على نوري مرحبا مرحبا يا نور العين مرحبا مرحبا جد الحسين يا رسول الله دعاء دسكينا وإن شاء الله لهم بالسلمان اللهم صل وسلم وزد وبارك على النبي محمد وآل محمد
الرجال المفضل يا بحر الكمال يا محمد اللهم صل وسلم وزد على نبينا محمد بولداتشين وعالي صفات نوري محمد رونا شكر دشتولاد